کاتتان باش هاوڕێیان ئەمڕۆ بەرنامەیەکیان لەسەر ڕووداوەشی مێژی کە هەوڵێکی شکست خواردوو لە بەرامبەر سکرتێری کۆمەڵەی ڕەنزەرانی کۆنی نەوشی کۆچکردوو نەوشیروان مستەفا لەگەڵ بەڕێز کاک سامان مەولود کە ئەو کاتێکێک لە ڕێخستنەکان بووە. ئەمانە ڕووداوی گەورەی مێژووین لە بەحکمیەوەی ئەو بەرپرسانە ئێمە هاوڕابین لەگەڵ یانیاننا کەسایەتێکی دیاری ناو مێژووی گەلی کوردن باش و خراپەکانیان دەبێت بە بەشێک لە ڕووداوە مێژوویەکان و هەوڵێک لە هەوڵەکانی ڕژێم بوو دەمانەوێت بگەینە حەقیقەتی ئەوەی کە کاک سامان بەشێک گرنگ لە زانیاریەکانی لە ناودا بووە لێوێ باسکە. کاک سامان ئەو کاتت باش. هەموو کات باش کاک خایر چۆنی باشش کرد ڕێستەیە. کاک سامان تۆ ئەو کات بەپێی ئەو زانیاریانەی بە ئێمە گەیوە تۆ ئەو کات بەشێک بووی یان ئەندام کەرتێک بووی لە ڕێخستنەکانی یەکێتی و ئاگاداری هەوڵی تیرۆری سکرتێری کۆمەڵەی ڕەنزەرانی کوردستانە شیروان مستەفا کۆچکردوون و شیروان مستەفا بووی. بەر لەوەی بچینە ناوەوە ئەگەر کەمێک خۆت بناسێنی بۆ ئەوەی خەڵک بزانێت و بۆ ئەوەی یعنی ئەو باگراوندە هەبێت بۆ ئەوەی خەڵک بزانی چێ قسە لەسەر ئەو ڕووداوە مێژوویە دەکاتن. بەڵێ من ناوم سامان مەولود لە ساڵی 1970 پەیوەندیم کردووە بۆ کۆمەڵی ڕەنزەرانی کوردستانەوە و پلەکانی ڕێخستنم بڕی دوا پلەم ئەندام کەرتی شەهیدکرێکار بووم لە ڕێکخراوی سلێمانی. ئەوە تقریبەن ڕێخستنی من ئاوا بووە بۆ شێوەیە. بەڵێ چێ بەرپرستان بۆ ئەو کات کاک سامان لە ڕێخستن مەسەڵەن ئەندام کە ڕێکخراوت چێ بووە لە چ مەنتیقەیەک بوون و شێوەی ئیشکردنتان ئەگە کەمێک باز بکەی و بۆ ئەوەی جیلێک پەیدا بووە نازانێت چۆنی ئیشکرایە و بۆ ئەوەکو گەواهی دەری کەش کە ئەوە بیتن ئەمە 100% بڕوامان بە جەنابەتێ و بە خۆش کەسێکی ناسراوی لە سلێمانی بەڵام ڕەنگی خەڵکی کە ئەوە نەبێت کەمێک ئەگە ئەو زانیاریت کەمان پێ بدەی سوپاس دەکەم. وەڵا کاکادەر ئەم مۆزوعانە زۆر باس کراوە و برادەرانی تری زۆر و خۆش چەند جارێک باسم کردووە. ئێمە لە سلێمانیا بووە شوێنی کارمانی کاری ڕێخستنمان. شێوەی کارکردنی ئێمە شێوەیەکی هێشویی بووە. لێپرسراوەکە لە دوو کەس شانەیەکی پێگەێناوەی تر ئەم شانانە بەپێی ئاستەکان لە شوێنێک پێوتراوە کەرت لە شوێنێک پێوتراوە پۆل لە شوێنێک شانەی سەرێک شانە ئەوە یەکەم بنەڕەتیەکانی ڕێخستن شانە بۆ ئەوە بۆ سەرەوە بەو شێوەیە بوو. بەڵێ چێ بەرپرسان بۆ ئەو کات کاک بەرپرسی سەرخۆت بوو چێ مەسوول ڕێکخراوی سلێمانی بوو بەنمونە چێ بەرپرسی تۆ بوو؟ بەڵێ من لەو لێپرساوانی بووە کاک عەدنانی عەبدوڵڵا شاسوار ئەوە لێپرسراوم بووە. اینجا مامۆستا حەمەی مەلا حوسێن لێپرسراوم بووە. دوای ئەو کاک جەبار مەلا براهیم شەید جەبار ڕۆحی شاد بێ ئەو لێپرسراوم بووە. بەڵێ کاک سامان مەسەلەی تیرۆری کۆچکردوون و شیروان مستەفا قسە و باس هەڵدەگرێ و یەکێک لەو پیلانانە بووە کە بەعس هەوڵی دەدات زۆر لەو سەرکردانە ینی هەر لە مەلا مستەفاوە هەر لە مەسعود بارزانیەوە هەر لە تاڵەبانیەوە هەر لە نەوشیروانەوە هەر لە دکتۆر مەحموود و ئەوانە هەوڵیدا ژەهر خوارد کرا. تۆ ئەگات لە یەکێک لە تیرۆرەکان دیارە یەکێک لەو تیرۆرانەی ڕوبەڕووی نەوشیروان بووی تۆ من دڵنیام ئیدکەشە بووە لە نزیکەوە ئاگار لێ بووە لە ساڵی لە دوای ئەنفال چی لەسەر دەزانی؟ کاکادەر وەک جەنابەت دوێتێ بەڵێ وایە پلانەکەی ڕژێم هەر لە دەیان ساڵەوە ئەوتەی شۆڕش هەبوو پلانیان هەبووە دژی سەرکردەکانی کورد. ئەوەی من ئاگادارم ئەم پلانە بوو کە لە کۆتایی ئەنفالەکانە بوو ئەوەی ئەو شتەی لای من دەرکان
عمەر عەرەب بوو خوا عەفوی کە من عمەرم لە کۆتایی حەکەم ناسی کاتێ شانیان ڕوبەڕوو کردمەوە دوو کەسی تر بوو لەگەڵ عمەر عەرەب تر ماوەیەکی پێچوو ئەو وتی من ڕۆمە دەرێەوە بم بە پێشمەرگە و لە ناو شار نابم تر ڕاستەکەی ڕۆی بەڵام پەیوەندیمان بەردەوام بوو بەهۆی ئەوەی کە من سیروانی برام پێشمەرگە بوو لە کەرتەکەی ئەو ئیتر بە دواشە گفتوگۆی ساڵ 84 هات 84 ڕژێم و یەکێتی نیشتیمانی کوردستان هات لەو کاتانە چەند جارێک یەکمان بینی ئیتر کە جارێکتر ساڵی 85 شەڕ دەستی پێکردەوە ڕاستەکەی پچڕین لەیەک هەتا ماوەیەک ئێستا بەڕاستی توکە و ڕووداوەوە تقریبان 35 ساڵێکی بەسەراتی پەڕیوە ڕەنگە شتەکانم تەواو تایدی خۆشتەکانم بیر نەما بێ بەڵام ماوەیەکی پێچوو وتیان ئەوە عومەر هاتوو تەسلیم بووەوە ڕاستەکەی من ئەو فترانە هین بووم هەر ڕاکردوش بووم لە سوپاربەرەوە زۆر دەرنە ئەکەوتم هەتا جارێک لە ماڵی یەکێ لەو برادرانی کە وتم ئەوسا وەکو ڕێخستن پێکەوە بووین هاتمە دەرێ و لە گەڕێکی مامۆستایان ڕوون بوو بە ڕووی عومەر عەرەب یەکسەر وتی با بڕۆینەوە ژوورێ و بردمەوە ژوورێ بۆ ماڵەکە و ئیتر دانیشتین وتی نازانم ئەوم لەکوێی تۆ ناو بینم و ئەترسم وە هەستکەی خۆ بشاریتەوە لە منەوە هەستکەی کە من خراپە بکەم بەرامبەر توانە وتم لا وەڵڵا من نهێنم من خۆ لە عسکەری ڕام کردووە لەبەرەوە زۆر خۆم دەرناخەم ئیتر وتی خاڵ ناگرێ وتی من دڵنیا بە هیچ جۆرە زەرەر بە تۆ ناگەێن مقابلە من وە حرامتر لەم شتانی زۆر وت ئەلاکولین ئەو شەوەوە ڕۆی ئیتر ڕاستەکەی نەمای قەوسم دێ بۆی خوێنە بزانێت عومەر عەرەب کۆن پێشمەرگە بووە لە ساڵانی چەند تاتۆ تۆ ناو ڕژێم و هۆکاری بەڕێی تۆ چی بووە عومەر عەرەب و بۆ ناوی عومەر عەرەبە یعنی دەنگۆیەکێ دەڵێن لەرقی فەریدون هاتە تۆ تەسلیم بووتەوە بوویتە مەفرەزە خاسە بۆ ئەوی خەڵک بزانێ عومەر عەرەب چێە و ئەو سیرە شەبێ ئەگەر بە مختصری ئەوش باز بکەی خراپ نییە بەر لەوەی چکو با خەڵک بزانێ عومەر عەرەب چییە و چێ ئەوەی کە هەوڵی تیرۆری نەوشیروان مستەفایدایە یا ڕزگاری کردێ بەڵێ ئەگەر بە مختصرێک باس لە عومەر عەرەب بکرێ وەکو ئەمانەتە چی مێژووی بە دوور لە سۆز دوور لە ئەوەش ڕق بەڵێ کاک قادر من ڕاستەکەی زۆر لە ژیانی عومەر عەرەب شارەزانیم لەبەرەوەی من فترێکی کەم لە شارە ناسیم و تر دوای ئەوەش ڕۆی بوو بە پێشمەرگە ڕاستەکەی تەبەن ئەو شەوە شتەی وتی من پاڵیان پێوە نام بێمۆجی هاتمەوە و ئەوانە وتر بەس نەیوت لە بەرچی ئەوانە ڕاستەکەی من ئێستا بۆ شێبازەکەم دوای ئەوە کە بڵین لەگەڵ ئەوە ئەو شەوە یەکمان بینی دوای ئەوە دوو جاری تر ڕەنگە باردووکی کۆی کەیتەوە 2 سەعات بۆ 3 سەعات یەکمان بینیوە زیاتر نەمبینیوەتەوە لەبەرەوە ئەو سەبەبش نازانم کە ئەو بۆچی هاتەوە بەڵام ئەو تاکیدی لەوە ئەکردەوە کە یوت من پیاوێکی خراپ نیم و ئەوە ناکەم و زەرەر بە کەس ناگەێنم تا بتوانم لەو شتانەی ئەوت بەڵام بۆچی هاتوێتەوە ڕەنگە خەڵکی تر هەبێت جەنابەت ڕۆژنامە نووسیت و ئەتوانیت ئەو تقریبەن هەر لە مەنتیقەی سەرگەڵ و ئەوانە لای تیپی 47 پیرەمەگرون و ئەوانە ئەو برادرانی ئێستا ئەوێ ماون ڕەنگە ئەوان سەبەبەکە زیاتر بزانن چی بوو کاک فەریدون خۆشی هەر ماوە ڕەنگە ئەوێت چیە بەڕاستی نازانم من هەرچیە بڵێم کاک سامازان چیا من ناڵێن ینی خەڵکی انهیارەکە خەڵکەیە مەسەرەن هۆکارێک دەبێتەوە بەس بەشێک زۆر لەو جاشانە لە نائیداری بوونی دەبی ئەوە ئاماژە پێ بکرێت نائیداری بوونی بەرپرسەکانی شاخ هاتنەوە بوونە مەفرەزە خاسە ئەگەنا زۆربەی مەفرەزە خاسەکان کۆنە پێشمەرگەکان بوونە ئەگەر
یعنی دەبێ ئەو شتانە باز بکرێ، ینی خەڵک کە جاش بووە زۆر زار ئەو بەرپرسانە لەبەر ئەوەی هەندێ ئیهانەیان کردوون. من لە دەشتی هەولێر ئاگادار بووم، مەسەڵەن یەک دنیا هاتنەوە لە هەڵەی بەرپرسەکانی هەولێر بوو بەشەش و بەشیشیان بەخۆیان ئەوەیان التزاماتیان پێ نەدەکرا. بەهەرحاڵ داوای لێبوردن دەکەمەتون پچران بەس پێم خۆش بوو. یعنی باشە عومەر عەرەب بوو یان هەر لەقەبی وا بوو؟ نخن عرب نبوو، بەس دیار بوو بە عایلە ماوەیەک لە خواروی عێراق لەوێ بوون. نازانم دوای ئەوەی باوکی پۆلیس بووە لە 74 و ئەوانە بۆ بە پێشمەرگە و دوایی هاتووە ڕەوانەی خواروی عێراقیان کردوون. ئیتر ئاوا بۆ تقریبا شێوەشی کوڕێکی ئەسمەر و ئەوانە بوو، بەوە شاپیانەوە عرب ئەجنا هین بوو، بەڵام زمانی عەرەبی ئەفغانی ئەیزانی زمانی عەرەبی. بەڵێ ئەو شەوەی کە بانجی کردی چی ڕووی دە دوای ئەوە؟ یعنی بەڵێ لەوەی ئەتومان پچرا. بەڵێ دوای ئەوە نازانم ڕاستەکەی چەندی پێچوو، شەوێک سەعات 10 بوو لە دەرگای ماڵەوە ماندرا چوم بیکەمەوە سەیرم کرد. ئەوە ئیتر وتم فەرموو هاتە ژوورۆدانین، وتی مۆزوعێکی ئەمەوێ لەگەڵە باسکەم، وتم فەرموو. وتی پلانێکی دایرەی ئەمنی سلێمانی هەیە بۆ یا تەسلیمکردنەوەی کاک نەوشیروان بە زیندویی، یا ئەگەر دەستیان نەکەوت شەهیدی بکەن و بێنەوە. وتم ئەمە چۆن بووە؟ وتی کۆمەڵێک پێشمەرگە پەیوەندیان کردووە بە ڕژێمەوە، تویان یینەوە یانە مێنەوە شتێکی وانمان بۆکەن جاوەرنەوە. ئەوانیش لەوە چێچوو بوو نەژێرباری ئەم مۆزوعەوە. ڕاستێکەی من ئەلەما تۆزێک سڵەمیمەوە لە خۆم. یەکەم مۆزوعەکە زۆر گرنگە، ئەوەی ئەو باسیەکە زۆر گرنگ بوو. دوو هەم ئەبایە یعنی حسابی ئەوەش بکەین ئایا ئەمەش پلانێکی حکوومەت نەبێ بۆ ڕێخستن لە ڕێژ شخصی منەوە یا چۆن ئەوانە. بەهەرحاڵ جەنابە دەزانی لە شۆڕشا زۆر جارەبێ مجازەفە بکەیت، دەیان مەفرەزات وێتە ناو شار، زانی بێتیژیان ڕەنگە حکوومەت کەمینی دانابێ. ئێمە لە ناو شار هەرچێکمان کرد بێ ناو شارە شەوان بەڕۆژ تەسەوری ئەوەمان کردووە کە ڕەنگە کەوینە داوێکی ڕژێمەوە. بەڵام ئیتر ئەمیش وەکو مجازەفەیەک لەبەر گرنگی مۆزوعەکە. تەوان خۆ دەزانێ مۆزوعە لە لای من زۆر گرنگ بوو لەبەرەوەی هەم شتێکی مێژوویە، دووهەم پلانێکی ڕژێمە و کەشفکردن و بوچەڵکردنەوەی ئەم پلانە زۆر گرنگە. ئەنجا هەم ئیسە جەنابی شەو پرسیارێک کردووە هاوڵاتیەک مافی قۆتە شت بزانی دەربارەی ئەم ڕووداوە و بەڕاستێک لەم بینە کە سوکاریشی هەنێک پەیوەندیان پێوە کردم یانوس ئەمە بزانن چیە و چی نییە. من لەبەرەوەی ڕاستیەکەی وەکوتم 35 ساڵ ئەمە ڕوویاوە، زۆر شتم بیت ئەمیست بڕۆمەوە بۆ سلێمانی لەوێ لەگەڵ هەندێک دۆست و برادەر تۆزێ ڕووداوەکان تاریخ خوشتەکەیم بیرکەوێتەوە. بەڵام ئیترەوە ئەمەی جەنابە داتە پێشەوە بەڵکمەوانیش دواییتر گوێ لێ بگەن و تێی بگەن. کۆمنت بە هیوان هەموو دەوڵەمەندی بکەن، یعنی بگەینە حەقیقەت لەو ڕووداوە مێژوویانە. وم دڵنیام ئیتریش بە دوادێت و خەڵکی تریش پەیوەندی دەکا و ڕێی تریش دەبێ. بەڵێ کاک سامان ئەنجاوتم بەڵێ کاکە ئەوە وا من وەک شخصی خۆم بڕوام کرد کە تۆ ئەم شتە هەیە و ڕاستە. بەڵام تۆ بڕوا ئەەکەیت ئەمانەی تر کە من ئەگەر بیگەێنم بڕوا بەماکەن و ئیشی پێەکەن، چونکە ئەمە تەنها زانیاریە و لێکدانەوەی زۆری بۆ کرێ. وتم مەسەلەیەکی لەوانە کوێڵێمە پلانێکی ڕژێم نییە بۆی کۆمەڵێک کەس لەوێ بە شەهیدکردن بن بە دەستی پێشمەرگە خۆی. ئەمە یەک. دوو هەم شێوی نانەوە لە ناو هێزی پێشمەرگا کە پلانی ئاوا هەبووە. یانی وتر هەڵەگرێ یعنی تەفسیری تر ئەبەمە بڕوا ناکەمیشی پێ بکرێ، بزانە هەوڵ بە دەلیلێکم بۆ بێنی بۆ ئەوەی ئەوانیش وەکو من قەناعەتکەن کە ئەم شتە هەیە. ئیتر وتی من دەلیل لەکوێ بێنمان؟ وتم بەڕاستەکەی ئەمە بەم نەوعە بەجێ نابێت. ئیتر ئەو شەوە ڕۆی من بۆ بەیانەکەی چوو
وەلای کاک جەبار خوافووی کە شەی جەبار چوم پێم وتم شتێکی وا هەیە ڕاستەکەی ئەویش بەلایەوە زۆر گرنگ بوو ئەجینە تۆزە ترس و ئەوەشی هەبوو لە من وتی وریا بۆ ئەمەوە بەڵام مۆزوعەکەش گرنگە بزانە هەوڵ نای هەر لەگەڵ یا بڕۆی بەشکەم سەرەدایەکی ڕاستی دروستیمان دەستکەوێ بۆی ئەو برادرانە ئاگادارکەینەوە ڕاستەکەی شەوی پێچوو پیا بۆ هاتەوە تەقریباً درەنگ وتیشی وتی بۆیە وا درەنگیم بۆی کەس نەمبینێ بەتەنها ژیان بۆیەوە تر بەڕاستی دوای ئینتیفاازەوە ئەوانە وتیان گوایە کاک بەکری برا لەگەڵ بوو بێ لە دەرەوە بوو بێ بەڵام من بەس خۆیم بینی ڕاستەکەی هەر خۆشی هاتە ژوورێ ئیتر کە هاتە ژوورێ فیلێکی بەدەستەوە بوو ئێسش بیرمە فیلەکە ئەم فیلی معاملاتانی کە خۆمان لە دایرەکان ئەیبین پەمەیەک بوو وتی ئەوە سێرکە کە سێرم کرد تقریباً نزیکەی 7-8 ئەوە وەرەقەی تیا بوو وەرەقەی جۆرا و جۆر یعنی هەر وەرەقەی پەڕەی احتیادی بوو پەڕەی خورشیدی بوو یعنی ئەوانەی تیا بوو هەمووی نووسرا بوو وتم من چێوتی من نامەی دەستخەتی ئەو چەکدا ئەوانە بوو کەەوە تەما بوونە شیرۆ مستەفای کیرۆر بکەن بەڵێ وای وتی ئەمە دەستخەتی ئەوانە کە نامەیان نووسیوە و تایەتی ئیتر تەمان خۆ دەزانێتەوە کاتا و جیازی استنساخ نییە هەش بێت ناو شارابیکەیت ئەو زەمانە و ئەگەر هەر بشتوانی بەو شەوە سەعات 10 شەوی ئەو زەمانە ناتوانیەوە بکەی ئیتر مەجبور من وتی منە بێ وتم بمەرێ بۆیانی وەرەوە بدەمەوە وتی ناتوانم بۆ 1 سەعات و نیو وەرم گرتووە ئەبێ بی بەمبی خەمەوە سەر مێزەکەی مدیری ئەمن ئیتر مەجبور بە پەلە نامەکانم نووسیەوە دەقی نامەکان لەسەر پەڕەی تری لای خۆم هەموویم نووسیەوە لاسایی ئیمزاکم کردەوە بەروارەکانم نووسی لە پشتی هەر وەرەقەیەکیش تۆزێ باسی وەرەقەکەم کرد چییە مەسە وەرەقەی تا بوو پشکۆلە بوو دەفتەری بەربەڵ هەبوو تەلارەکان پەڕەی تیا بوو ڕەنگی زەرد بوو پەڕەی تیا بوو وەکو پەڕەی خورشیدی خەددار پەڕەی تیا بوو خەددار بوو بەڵام خەتەکان نوختە بوو ئەوانم نووسیان پەڕێ وایە پەڕێ وایە ئەوانە ئیتر هەموویم نووسیەوە و بردیەوە یامەدەستی و بردەوە بەیانی زوو من ئەمانە هەمووی برد دەست شەی جەبار ئیتر ڕاستەکەی دوای ئەوە نازانم چی بەسەر هات چونکە من مانگی 2 گیرام جا پێشم جیرانش باسەکەی خۆی ئەمەش حەقە باسکرێ دەبیرم کەوتەوە من پێشەوەی بگیرێم هەر عومەر من و ئەو برادەری کە ئەو شۆچی لە ماڵی لەوێ قسەمان کرد بۆ یەکەم جار بانگی کردین بۆ ماڵی ئەو کوڕە وتی ئێوە هەردووکانە گیرێن بەو برادەری وتی بگرتنەکەی تۆم بە منیشان سپاردووە کە بۆ گرم شەوێک ئێمە سەر لێرە بۆ ماڵەوە سەرانە لێوە ڕاکە سەدیەکە تەقێنم بەسەرتان مەترسە و وتر ئەڵم ڕای کردووە بۆ منە گیراوە بەڵام بە منی و دوتی من نازانم تۆ چۆنە گیرەی بەڵام ئەگەر ئەتەوێت من یارمەتی و بەم وەرە بە کەفالەتی ڕۆحی لەگەڵ خۆم ئەو بم بۆ شوێنێک 200 متر 100 متر 150 متر دووربی لە مقڕی پێشمەرگە ئەو بم تا ئەوێ و بە سەلامەتی و گەێنمە ئەوێ ئەمە پێوتە ڕاستەکەی هاتمەوە من باسیشم کرد لای کاک جەبارەوان تر ئەو شتە بەڕاستی یعنی ناچوو بە عەقڵیانە وتیان نابێوانە و بە هەر حاڵ من دەمانی 2 گیرام یعنی چەند مانگ دوای ئەو قسەی عومەر عەرەب ئەو قسەیە کرا ئەو شتە ڕووداوە جیران ڕەنگە مانگێکی نەبردەبێ ئەو نەگیرا برادەرە نەگیراوی تر هەمان پرۆسەکە ڕوویدا هین نازان وەڵای ئەوە بەس وازان ئەو برادەرە ڕۆی لە شار نەما ڕۆی بۆ زانم بۆ ڕانیە ڕۆی لەوێ خۆی شاردەوە من چوون بۆ هیچ شوێنێک ڕاستەکەی ئەویش باسی خۆی هەیە ئەوە بۆ خۆم هەڵێک شوێنە ئیتر من گیرام لە ئەوە منی کۆن لە ئەمنە کۆنەکە هێشتا ئەمنە تازەکە تەواو نەبوو من گیرام
ئیتر بەهر لۆنێ بوو دوای 2 مانگ شتێک من بەربووم کە بەربووم خۆ دەزانیتر لەو کاتە من بەربوو بم ڕێخستن پەیوەندیم پێوە ناکاتەوە منیش ناتوانم پەیوەندی کە ماڵم نەبا من تەڵەیە بەمدان رابم بۆ بزانین چێت بۆ لام چێ نایەت ئەو شتانەمان زۆر باس کرد بوو کاتی ڕێخستنەمانوو لەگەرێکێ بگیرێ دوایی ڕەنگە متابعە بکرێ نابێ کەس سەردانوانە ئیتر ڕاستەکەی نەمزانی ئەم مۆزوعە چی بەسەر هات بە دوایە جارێکی تر من دەمانی 1990 گیرامەوە ئیتر ئەم جاریان حتا کۆتایی 91 بەربووین لە بۆ غرێب من یەکی 92 گەیشتمەوە سلێمانی کە گەیشتمەوە سلێمانی دوای 4 ڕۆژ 5 ڕۆژ عومەر عەرەب هات بۆ لام ئەوە نییە بە خێراتنەوە و ئەوەی بووم و هات بۆ لام وتی ئەو مۆزوعات بیرە وتم بەڵێ بیرمە وتی من بۆ جەنابی مام جەلالم باس کردو و بینیومە و ئەم کاغەزەی یاومەتێ ڕاستەکەی کاغەزێکی پیشان نام لە تێوەرەقە بوو تامان ئیمزای جەنابی مام جەلال بوو هەزار ڕەحمەتی لێ بێ و ڕۆحی شاد بێ ئیتر نووسرا بوو عومەر کوڕی خۆمانە و کەس دەست نێنێتە ڕێگای بەڵام وتی من حەزەکەم کاک نووشیروانیش ئاگادار بێ کە ئەو مۆزوعە من بووم و ئەویش دڵنیایەک لای ئەویشەوە وەرگرم ڕاستەکەی من چوو کاک نووشیروان ئەو کاتە لە ماڵی کاک حەمەد تۆفیق ڕەحیمەوەی لای نادی سلێمانی ئەوسا لە جادەی قەنات چوون بۆ ئەوێ بۆ لای بۆم کرد ڕاستەکەی سەری سوورما بۆ زانی ئەو مۆزوعە لای هەبوو بەڵام نەیزانی بوو ئەو ئیشەی کرده بوو هەتا پێم وەدوتم هێنا سامان چێ لای نەوشیروان مستەفا بۆ ئەو کاتیکە و مۆزوعەت لەگەڵ باس کرد وەزانم من وەزم وتم خۆم و خۆت دابنیشین و ئەزام کەسی لە بەس لە دەرەوە لێ بوو یعنی خەڵکی تری لێ بوو بەڵام کە دانیشتین باسمان کرد هەر خۆی لەوێ بوو ئەو ئیتا هەرەوە نەیوت وتی باشە پێی بڵێ هین خراپەکاری نەکات و ئاگادار بێ وتم بەڵێ باشە بەڵام مۆزوعە ئەو کردێتی و ئاوا بوو ڕاستەکەی لە یادم چوو باسی کەم من کە ئەو نامانە ڕۆی جوابێک هاتبووەوە وتبیان ناوی ئەو کەسەمان بۆ بنێرن کە ئەوەی کردووە ئەتر هێنا وتی وتم ناوەکەی پێم وتمەڵی چی ناوشتر نێرین وتی ئابینێرن ئیتر ناوەکەمان نرد دوای ئەوە ڕاستەکەی تر پچڕام چی بۆچی نەبووە بەڵام ئەو دووشتە یەکەم ئەمەی کاک نووشیروان من لە شخصی ئەو پیاوە ئەو شتانی بۆ هێنام و لەوم بیستووە دووهەم کە بۆ خۆم بە خۆمی و دەگیرەی و من 2000 گیراومە و کوڕە مەفرەزە خاسە بووە بەوەیە کەلیمەش من زەررم بەدەستی ئەو کوڕە نەهێناوە بەس کاک خالید ڕەزا ئەڵێن تۆمەتەکە ئاراستەی ئەو دەکاوە ئەو کەسی نزیکی نەوشیروان مستەفا ئازام ئامۆزاشی یعنی هۆی چییە دەڵێن ئەو تۆمەت بار دەکا پێت وایە نەوشیروان مستەفا ئەو ڕووداوەی ئایا لە بەرگریی کتابەکەی من ئێستا نایەتەوە بیرم بەڕاستی لە کتابەکەی وابزانم باز لەوە دەکاتن لە دانو بۆ لە بۆ خڕەی ناوزەنگ من چۆن باسی ئەو تیرۆرەی کردی لە کتابەکەی خۆی ڕاستەکەی نەمخوێنێتەوە من سڵاو ڕێزمەیە بۆ کاک خالید برادەرمە من نازانم باسمە کایە باسی ڕووداوێکی دەکات چونکە بەڕاستی ئەوەی کاک خالیدیشم نەمدۆزیەوە لە فەیسبووکێ بەس ئەو برادرانەی خوێندو بیانەوە وتیان نووسی بووی دوای ئەو لایدایە بەڵێ ئیتر نازانم باسی ئەم پلاناکە یا پلانێکی تر نازانم ئەگەر ئەم پلانە بێ وەڵاهی منەوەش هەر من شاید نیم چونکە دوای ڕاستەکەی دوای ڕاپەڕین من برادرانی ڕێخستنی قەڵازیێم بینی وتیان ئێمە شانە دەستێمەگەیتوە و ئێمە گەیانومانە بۆ لای کاک نەوشیروان ئیتر چەند کەس بوون لای کاک نەوشیروانە مۆزوعانە باسکەن وتیان ئێمە باسمان کردووە لای و ئاگادارە و کە ئەو شتە کوێ کردێتی و چێنەی کردو سامان ڕۆژ ناکەم ئەما خۆ هەر من
نازانم ڕەنگە برادری تریش زانێ و باسیش کرابێ و کاک نۆشیروان خۆشی بزانێ و ئەگەر کاک سامان پرسیارکەن چەند لە کەس خەڵکی بوون تریش بە تاکید کاک سامان کەس بوون هاوڕێیان پچڕە کاک سامان ببوورە پچڕە تەلەفۆنەکە بەڵێ کاک سامان پرسیارەکەی ما بوو چەند کەس بوون ئەو هەوڵیاندا نەوشیروان مستەفا خطەک تیرۆرکەن وە چۆنەتی تیرۆرکردن یان ڕادەستکردنەوەی چۆن بوو چکووە دەڵێن بە تەمای سەفەرێک بۆ وەلای حزبی دیموکرات لەوێ بیبەن لە ڕێگا کەمینی بۆ دابنێنەوە و بیڕفێنن یان بیکوشن ئەمن لە یادم چوو باسی کەمە و شەوەی کاینەکانی هێنا وتی بەو دەلیلەش پەڕلەکەی نێوانمان ئەوەیە کە یەک سەلیەی کلاشنکۆفی گڕار ئەتەقێننەوەن ئێمەش سەلیەی کلاشنکۆف گڕار ئەتەقێنین ئەوە ئیتر پەڕلەی نێوانمانە و ئەڕۆین بە پیریانەوە و وەریەگرین ئەگەر بە زیینوی بوو وەریەگرین زیینویش نەبوو دیارە شەهیدیان کردووە و ئیتر خۆیان یەنەوە و تەسلیمە بنەوە ئەیتر باسیەوە نەک نازانم باسیەوە نەکراو لێ ئەو کەسانە من ئەڵێم تقریبا 5-6 وەرەقە بوو غێری ئەوە نازانم ناویشیتیانە ناو نەبوو نازانم ڕاستەکەی وەکو ناوی ئەوە نییە نهێنی یان ناوێکی ناسراوبی ئەوانە بوو یعنی ناوێکەوە نەبوو بڵێن مەسە چۆن ئەمە سامان مەولو ئەوە قادر نادر ناشتیوانە نەبوو لەبەرەوە بڕاستینە وەکو بە جەنابیشتم وت من دوای ئەوە 2000 گیرام و دوور کەوتمەوە ڕاپەڕین کە دەرچوین بە دوچوونت نەکرد لەگەر ئەو برادران ترت کە بەشدار بوون لەو تێکشکانی ئەو پیلانە بەنمونە قەت بە دوچون نەکرد ئەرێ چێ بوون چێ نەبوون چیان بەسەر هات چەندیان گوو لە باران کران بەڵێ وتیان ئیجراعات لەوێ لێکۆڵینەوە کراوە و ئەو شتەوە ڕاست دەرچووە و ئیجراعاتی خۆیان کردووە ئیتر ڕاستەکەی نەمپرسی شێ بوون و چەند کەس بوون و چۆن نەبوون تۆ بە تایبەتی من هەر لەبەربوونمەوە ڕەنگە بزانی من لە ئاسایش و لە بەشی زانیاریەوانە ئیشم کردووە پێم خۆش نەبووە کە شتێکی خۆم نەبێ فەزولی بم و بپرسم لەبەرەوە ئەو شتانەم ڕاستەکەی نەپرسیوە ئیتر بەڵام بە تاکیدەوە لای برادرانی مەکتەبی سیاسی ئەوانە هەیە و لێکۆڵینەوەکان چێ کردوێتی و چۆن بۆ چۆن نەبوو چی گەیشتون من هیچم لانیە جنا بە دڵنیاییەوە پێمەوتیت کاک سامان چێ کە گەواهی دەریە قسەی تۆ مەسەڵەن کو باسەکەی تۆ ئەو نامانەت کە نووسی تۆ داوتە بە مەسئولی ڕێکخراوە کە چیتر مەسەڵەن چەند کەس ئاگاداری ئەوە بووە کە مەسەڵەن عومەر عەرەب وەکو شتێکی مێژووی باز بکەین کە ئەو پیلانەی تێکشکاندێ بەنمونە چیتر گەواهی دەدا لە بۆدیان پاڵپشتی و قسانە لەوە ڕووداوی مێژووی چکوئینسان تۆ ڕێی تووە من دڵنیام لە سیقم بد بەس بۆی بە قووەتر بێ خەڵکانی تریش قسە و باسی ئەوەی کە چیتر ئەو کات ئاگادار بوو بە پێی ئەو وەزعی ڕێخستنی ئەو کات بەڵێ بەڵێ من نامەکانم برد بۆ کاک جەبار شخصی خۆی بوو مەسئول ڕێکخراو بوو مەسئولی ڕێکخراو بەڵێ مەسئولی ڕێکخراوی سلێمانی بوو بەڵێ مەسئولی ڕێکخراو کۆچی دوایی کردیا شەهید بوو لە سێدارە درا لەگەڵمان کە شاد بێ بەڵێ کەسمان شەهید بوو ئیتر ئەوانی تریش من تقریبا 12 کەس سزای هەتایی دراین تقریبا 10 کەسێکشمان 10 ساڵ سزا درا نزیکەی 28 کەسمان ئاوا سزا دراین و 5شمان لێ شەهید بوو ئەویشێکێ بوو لە شەهیدەکان بەڵام ناڵم دوای راپەڕین ئەو برادرانی ڕێخستنی قەڵازێم بینی یەکێ لەوانن خۆ ئەفریقا کاگێ مستەفای مامبرایم هاوڕە شاسوارەوە لە ئەڵمانیا کۆچی دوایی کرد و بەس ئێشتا کاکارزان ئیسماعیل تەمەنی درێژ لە ساق بێ لە ژیان ناماوە ئەویش باسی کرد وتی ئەوە نامەکان هاتوۆتە لای ئێمە و ئێمە گەیانومانە کارزان ئێستا لە سلێمانیە بەڵێ لە ئاسایش داوامەکاویش نەخێن نەخێن نەوڵە هێن بۆ بەڵێ
ڕەنگە لەگەڵ برادرانی گۆڕان بوو لەوێ نازام ئێستا لەکوێ داوامەکە. بەڵێ 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 ئێمەش کوردمانە ئاسایش فەقیرێ ڕێزمان بۆ ڕێزمان بۆی هەیە سامان نازانم مەمە هیچ ئەوەی تر نییە هەر پێمان خۆش بە ئەو ڕووداوە مێژویەی کە بە ئێمە شارڕاگەیەن کە بەڕێزت سوپاسی ئەو برادرەش دەکە من نامێ ناوی بدەم لەبەرەوەی پرسم پێ نەکرد یەکە داوای کرد بە دواتچوون بکەین و ئەو ڕووداوە مێژوێ من بۆ خۆم دەرچووی مێژوم حەزم لەو ڕووداوە مێژوویان هەیە بەڕاستی ئەو ڕووداوانش گرنگن بەعز یەکێک لە پیلانەکانی ئەو بۆ هەر بەگشتی داگیرکەرانی کوردستان هەوڵیان دەدات سەرکردەکانی کورد تیرۆر بکەن و زۆریشیان تیرۆر کرد ڕسم کۆی شکاکەوە بگرەوە وەنیە یعنی بە فێڵیان شێخ سەعیدی پیران و نەوشیروان مستەفاش ئەو کاتیەکێک لە ڕەمزە ئەوەکان بوو لە شاخ بێگومان تیرۆر بکرابە لە ڕووی معنەوی و زەربەیکی گەورە دەبوو وەکو گوتم هەوڵی تیرۆری مەلا مستەفا لە ئەفتاکان درا بەوەی جیلەکەی ڕەنگی نەزانی کە هەوڵیاندا لە ڕێی مەلاکان هەوڵی تیرۆری مەسعود بارزانی لە نەم سادرا ئەو بوو کە یعنی ئەو بەبەر نەکات چەند جارێک من خوێندیتمەوە هەوڵی تیرۆری تاالبانی هەتا لە لوبنان هەبووە لە بیرەوەریەکانی خۆی بەوەکە نەوشیروانیش وەکو هەموو بەرپرسەکان کرد بێگومان ئەوە یەکێک لەو هەوڵانە بووە گەناو زیاتریش هەبووە ئیتریش هەبووە هەوڵی ژار خواردکردنی دکتۆر محمود عوسمان و مستەفا چاوڕەش و ئەوانە کۆمەڵێک بوو بەڵێ پۆلێک بوون ئەوانە کۆمەڵێک لەو هەوڵانە بوو یعنی ئەوانە دەبێت باز بکرێەوە بگەینە حەقیقەت ئیتر ئەتو لەگەڵ دابی عومەر عەرەب کۆن مەفرەزە خاسە بوو بێ وەنیا بەس پرسیاری کۆتایی کاکەوە عومەر عەرەب لە ناو شار هیچ خراپەی دەکرد لەگەر خەڵک مەسەن بێگومان تو مەفرەزە خاسەبی دەبی تاوان بکەی هەستان پێکرد هیچ تاوانێکی کردویان هەر هاریکاری دەکردن من بەش بە حاڵی خۆم ئەو ینی کاتی ڕژیم هیچ شتێکی خراپی ئەو من نەدیبوو بە بیستن تاوان ئەیان و عومەر مەفرەزێ و دەرەچێوانە بەڵام من وەک خۆم شەخصی خۆم بەس ئەو باشم لێدی کە بەرامبەر خۆم ئەو برادەرە کردی و لە جیرانەکانیشما من دوو جار گیراوم یەک کەلیمە لەو شتانەی کە من هەم بووە لەگەڵ ئەو پیاوە باز نەکراوە و نەبووە هاتوتەوە سەرڕێت لە تحقیق ئەیتر نازانم ڕاست نەخێر لە تحقیق هیچ بەوانە بە من نەوتراوە ئەی لەگە برادەرەکانت لەولا جێتان لێبوو بێتن من ئەو برادرانی خۆم کە لەگەڵ ماگیراون کەسیان نەیان وتووە شتێکی وا بوو بێ یەک ڕۆژ مامۆستا عەزیز هەیە ئەوش لەگەڵ ماگیرا بوو ئەوش لە ژیانە ماوە سڵاو و ڕێزم بۆی هەیە و تەمە درێژ بێ وتی چوو بە خوارێ بردویانە خوارێ نازانم بۆچی بردویان هاتەوە وتی عومەر عەرەبم بینیوە چاوە جێڕێ ئاگان لە خۆ بێ بە منی واوت ڕاست کە لە ئەمنی سلێمانی بووین بەڵێ ئەوە ئیتر ڕاستەکەی هێنا شتە هیچ نەبوو هیچ شتێک نەبوو دوای کە بەر بووین بیرم پێم وتم جارێک شتێکی وات کردبوو ئەوە چی بوو وتی باوکت زۆر زەختی لێ کردم کە بزانی ماوە یان نەماویت ئەمیش چاوە بجێڕم زانم سەرێ ببینم بڵێم سوێنی بۆ خۆم بڵێم ماوە ناوێرم هەواڵە پرسم نەمێراوە هەواڵە پرسم چونکە هەر بم پرسیایە بەسەرە دەکەو لەسەری ئەوە ڕاستەکەی غێری ئەوە هیچ شتێکی ترم نەبیستووە کە باسی بێ بۆ من عومەر عەرەب ساڵی چەند کۆچی دوایی کردووە ینی مرد بە خۆیان لە شەڕ و شت ئەوە نەخێر لە ڕووداوێکە تا نازانم چەند کەس بوون تەقەیان لە مامۆستا جەمال عەزیز کرد نێتر بریناریان کرد نازانم لەو تەقانە ئەویش گولەی بەرکەوت و کۆچی دوایی کرد یعنی ئەوان لە مامۆستا جەمال وانیان دەیان بەڵێ بەڵێ ئەوان تەقەیان کردوێ لە مامۆستا جەمال هەر مامۆستا جەمال چێتی بوو بەڵێ مامۆستا جەمال مەسئولی ئەو کاتە مەسئولی بەشی ڕێکخراوەکان بوو لە مەڵبەندی ڕێخستنی سلێمانی دوای ڕاپەڕین بەڵێ
ئێستش لە ژیانە ماوە ئەمەند درێژ بێ ئینشاڵڵا. ئەها باشە بۆ تەقەیان لێ کرد ینی ئەوە زێ پرسیارە ینی بە فیتی ڕژەمیان هەر بە شەڕ هاتن لە خۆیان. وەڵاهی ڕەنگە کاک ئەو تەفاسیلە لای مامۆستا جەمال هەبێ من نازانم ڕاستێکی بەڵێ بەڵێ بەداخەوە ڕووداوی این بوو من مامۆستا جەمال پیاوێکی تێکۆشەر و پیاوێکی باشبووە لەگەڵ خۆشمان سجن بوو لە بەس نەهاتە بۆ غرێب هەتا مەحکەمەی سەورە لەبەرەوەی دەلیلی لەسەر نەبوو ئەو بەر بوو ئەو کاکامەرانی مەلا عەزیز لە پەروەردار دووچان بەر بوون دلیل لەسەریان نەبوو ئیسپات نەبوو ئەیتر ئێمە باقیەکەی حکوم درا. بەڵێ ئەم سوپاس دەکەن کاک سامان قسەمان نەما ئەگەر سێشکت ئەگەر وتەیە کتەبێ یان شتێکت لە بیر چوو بتەوێ بڵێ دوایین شت. وەڵی من ڕێزم هەیە و بە دەرفەتێکم زانی کە ئەم ڕووداوە وەک بەشێک لە مێژوویەکێتی بژێڕمەوە چونکە ئەگەر کورت و کچووکیش بوو بێ ئەم ڕووداوە بەڵام بەڕاستی ڕووداوێکی من بە گەورەی ئەبینم چونکە خوا نەخواستە ئەو شتە ببوایە لەو کاتە کارەساتێکی زۆر گەورە بوون بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە ئێمە لە ئەنفالەوە ئەو برادەرانە دەرچوو بوون و لەو وتیان لە قەندیل بوون لەوێ خۆیان گرتوتەوە و ئێستا ئەوە ڕووبا جگە لە دەستدانی ئەو هاوڕێیانە ئەبوو بە ماوەی پشێوی لە ناو ڕیزەکانی پێشمەرگا کە ڕژێم دەستیەگاتە ئەم شوێنانە و ئیتر بەڕاستی بۆ هەموو لایەگە بوو بە کارەسات زۆرم پێخۆش بوو کە تۆزە ڕوونکردنەوەم لەمەیا و هەموو ئەو هەڤاڵانەم لە یەکێتی نیشتیمانی کوردستان بزانن کە ئەمە ژێکێ بۆ لە پلانەکانی ڕژێم و باش بوو بە هیمەتی دڵسۆزان پوچەڵکرایەوە و سپاس بەخوا و ڕێزم هەیە و هیچی ترم نیە من. باشە زۆر سپاس کاک سامان ناوڕیان ئێمەش هەر وەکو بۆ خۆم وەکو گوتم زۆر جار حەزم لەو ڕووداوانەیە ڕجەوی سیاسی وای لێ کردم ئەگەنا بەڕاستی ئەو ڕووداوە مێژوویانە گرنگە وەکو خۆی باز بکرێت دیارە ئەو ڕێی کاک سامانە کە وەکو فاعیل کارەکتەرێکی سەرەکی وە تێکشکانی ئەو پیلانە ئەو باس لەگەڵ لە ناودا یعنی ئەو خاوەنی لە هەڵقوڵەن گوێ لێ نەبووە لە ناو ڕووداوەکان بووە بۆیە ئەو وەکو کەسێکی گەواهی دەر ئەژمار دەکرێت خەڵک تریش ئەتوانێت دیارە ڕێی خۆی بدا و سەرنجی خۆی بدا ئەوە دەکەویتە ناو مێژوو خۆزیە مەسەلەن بمانزانی بە نەوشیروان کۆسکورد و نەوشیروان مستەفا بۆ خۆی لەم بارەوە چی نووسیە یان چیتر لە خەتا بێت ئەوانیش سەرنج بدەن ئەو بابەتە دەوڵەمەند بکەن و ئەو جۆرە بابەتانەش با باز بکرێ ینی پلانەکانی ڕژێم یەشێک لە هەوڵەکانی وەکو گوتم هەموو داگیرکەرانی کوردستەکانش تیرۆرکردنی سەرکردەکان بۆ دوای سەرکردەکان زۆربەی شۆڕشەکانی شتێک ینی لە ناوچوە وەکو ویسم کۆشکار وەکو شێخ سەعیدی پیران کە دام کرا بە فێڵ ئەوەیان کرد وەکو قازی محەممەد ینی شۆڕشەکان لە ناو دەچوو کە سەرکردەکان ئەوە دەبوون. باشە کاک سامان بڵێ کاروەڵا ببوورە لەوەی لە قسەکانی جەنابتا من ڕاستێکەی لەو ڕووداوە تەنها گەێنەری ئەو زانیاریان نەبووم ینی من لەو بڕوایم ئەو شتانە دەست هەر دڵسۆزێکی تربکەوتە ئەم خەڵکە هەتەنانە دەگەر ڕێخستنیش نەبووە ئەیگەیان بێگومان لەو کەردەمداوا بوو ئەو وەختەوا بوو بەڕاستی بەڵام ئەو فەزڵە لەو کاتە ئەگەڕێتەوە بۆ عومەر عەرەب کە خۆی مەفرەزەکە بووە لەکە بچێت ئەو بەرەو ئیشە لەگەڵ یەک وتی مەفرەزەیەکی تریش نازانم لە ڕانیەیە ئێمە ئەو دوو مەفرەزەین کە ئاچین ئەو ئیشە ئەوانە وەرەگرین ینی زیاتر بۆ ئەوە گەڕێتەوە جنا من تەنا گەیەنەرێک بووم دڵنیام لەو کاتە دەست جەنابەت کەوتایە ئەو شتانە وەکو من و ڕەنگە باشتریش بۆ گەیانایە خەڵکی تریش هەر عینە شتیانە کرد هیچی ترم نیە و زۆر سوپاس. ناوە کاک سامان هەمومان ینی ئێمە تەئەسف لەوە دەخۆین جیلی هەشتاکان بەڕاستی هەفتا و هەشتاکان ئی هەموو حیزبەکان جیلێکی بە پرەنسیپ نیشتیمان پەروەر و قوربانی دەربوون هەر بەو
بە هەزارانیان لە زیندانەکان ئەدام کران، بە هەزارانیان شەهید کران و خەڵک و ئەوە من تەئەسف لەوە دەخۆم ینی موڕاڵی ئەو سەردەم لە ئێستادا ونا جیلی پارتی و یەکێتی و هەموو حزبەکانی تر خالین لەو موڕاڵە جوانانەی لە هەفتا هەشتاکان خەڵک هەی بووە. جیلی ئێستای پارتی و یەکێتی بەداخەوە جیلێکە مرۆڤ بەزەیی بە تاچی کوردێتەوە. ئەو قسەم هەر لەبەرەوەیە کە لە هەشتاکان من دڵنیام ئەو خەبەرە بگەشت بە دەست هەر حزبێکی کەش بگەشت بە نەکرد هاوڵاتێکی کورد بەوانەی ڕکابەری نەوشیروان مستەفاش بوون بواریان نەدەچکو هەستە نیشتیمانیەکە زۆر بەرزتر بوو لە ململانەیە حزبەکان. زۆر سپاس کاک سامان، شەوێکی شاد. شەو شاد، زۆر سپاس.